لێ بێ دەستان خۆش بێ بۆ وروژاندنی ئەم بابەتە بەڕاستی زۆر گرنگە چونکە بەڕاستی ئەمڕۆ سۆشیال میدیا هاتۆتە هەموو خێزانەکانەوە دنیای هەمووی داگیر کردووە هەموو کۆمەڵگاکان ئەمڕۆ بەکارهێنەرێکی سەرەکی سۆشیال میدیان بە هەموو جۆرەکانی مۆبایل و لاپتۆپ و هەموو ئەو ئامێرە دروستکراوە ئەلکترۆنیانی کە ئەمڕۆ لە بەردەستە و کاری پێکری ئەوەی زۆر گرنگە ئێمە ئاماژەی پێ بکەین وەکو پارێزەر وەکو سلکی قەزایی بەڕاستی گەنجانمان کە زۆر بەکارهێنەری تۆڕە کۆمەڵایەتیەکانن بە هەموو جۆرەکانیەوە قوربانی یەکەمی دەستی سۆشیال میدیان لەبەروی ئەو فەراغی هەیانە شوێنێکرێن فەراغەکانی خۆیانی تێ پڕکەنەوە بە نمونە یانەیەکی وەرزشی ڕێک و پێک بۆ گەنجەکانمان بە نمونە بابەتی هونەری بە نمونە بابەتی وەکوڵێ کللتوری هەچ بابەتێک بێت ئەگەر فەراغی ڕۆژانە بە نمونە ئیشکردن ینی گەنج ئەگەر ئیشێکی دەست بکەوێ لە ڕێوە سەرمایەکیشی دەسەکێ بۆ ژیانی خۆی هەم فەراغەکانی پڕکاتەوە ئەمەنە پەنا بۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان نابات بۆیە هۆکاری سەرەکی دروستبوونی ئەم کێشانە بوونی فەراغێکی زۆر لە نەناو چینی گەنجانە کە بەمە پڕی ئەکاتەوە حتمما تووشی لادانە بێت تووشی کێشە ئەبێت تووشی ڕوبەڕووبوونەوەی کۆمەڵشتی ناخۆشە بێ بە نمونە هەڵخەڵەتاندن ئیستیغلالکردن بەتایبەت کچانمان کە لەلایەن کوڕانەوە ئیستیغلالەکرێن دواتریش پەلا هاوێ بۆ ئەوەی کە تووشی نەخۆشی دەرونی ئەبێ ترسێ لە دڵیەتی کە ئەم کێشەیە باسکە بۆ دایک و باوکی بۆ خێزانەکەی بۆ کۆمەڵگا ئەسڵەن من پێم وایە پێش خێزانەکەی بۆ قانون پەنابێنە بۆ دادگاکان بۆ چارەسەرکردن کێشەکەی بۆ نمونە کەسێکی نادیار هەڕەشەی لێکات پێویست ناکات ترسە دڵیا دروست بێت ڕاستەوخۆ بێت لە دادگاکان داوای خۆی تۆمار بکات و بە دوواداچوو نەکرێ و بە تایبەت ئێستا دادگای سلێمانێکێکە لەو دادگایانەی بەشی ئایتی چالاکترین و ئەکتیڤترین بەشە کە هەموو ئەکاونتەکان دەرەخات کێ دایناوە و کێ لە پشتێتی بە چ ژمارە دانراوە و ئاسایشیش هاوکارێکی باشی دادگای سلێمانیە لەبەرەوە وەکۆڵێ ئامۆژگاری یەکەمە بۆ گەنجان و یەکسە پەنابرن بۆ سکاڵا تۆمارکردن بەڵام بەداخەوە گەنجەکان پێیان عیبەیان ئەوە تا لە ڕێی هەڕەشەوە ئەچێ بۆ شتی تریاوە تا پەنابا بۆ خۆ کوشتن یا ئیتر بۆ حەد جەریمەیەکی کە یان لەلایەن خەڵکی کەوە تعدای لێ ئەکرێ ئەمانە مشکلێ بەڕاستی 18 ساڵی تەواو کردبێ خۆی توانێت سکاڵای خۆی تۆمارکات ئەسڵەن لە ڕێی قانونیەوە کەسێک کە 18 تەواو کردبێ دایک و باوک بۆیان نییە تحریکی داواکە بکە لیان وەرناگیرێ بۆیە کەسێک کە 18 ساڵی تەواو کردبێ مەفروزە خۆی سکاڵا تۆمار بکات ئەبێ بەو شێوازە بێ بەڵێ دادگار خۆی ئیشەکانی بەتایبەت لێکۆڵینەوە نهێنیە لێکۆڵینەوە کارێکی نهێنیە ئەوانەشی کە ئیشی تیاکەن کە سلکی قەزایی و عسکەرین و پۆلیسە بەڕاستی هەموو کەیسەکان بەنهێنێ مێنێتەوە زۆ پارێزراوە بێخەم بنەوە ڕوو لە دادگاکەم عیبە خۆ مەرج نییە ڕووی لە دادگا کرد تۆمەتبار بێن خاوەن کێشە بێ ڕوو لە دادگاکەی لەوانەیە هەڵەیە لە ناو تا هەبێ لەوانەیە مڵکێ بکەی بە ناوی خۆتەوە کێشە لە مامەڵەیەکی لە دایک بوون و ئەمانەیە هەبێ بۆی ئەم شتانە بە ئاسایی وەرگرن ڕووکردنە دادگاکان حەزەکە ماسی ڕۆشنبیری خەڵکوا بەرز بێتەوە زۆر بە ئاسایی وەری بگرێ و بەعکسەوە مەرجەیەکە بۆ وەرگرتنی حەقەکانە و ئاشتیترین ڕێگایە و ئاسانترین ڕێگای وە گرنگترین ڕێگایە بەڕاستی زۆر هەڵەیەکی وەکوڵێ بێوێنەیە و تازەشە لەبەرەوە ئەەکەم لە کچانمان نەپەنا بۆ هیچ شخصێ بەرن لە ڕێ ئەکاونت و پەیجەکانەوە حیاتی شخصی خۆیانی بنێ و بە هیچ شێوازی کێشەی خۆیانیان بۆ نەنێرن چکە ئەکرێ ئەم کێشەیە بەوە گەورەتر ببێ چکە تۆ مناڵێم کوڕی ئیزعاجی کردووم ئەی نێریت لێو ئەبێتە بابەتی ناوزڕاندن لەوێەوە سکاڵاکە ئەجوڵێنرێ کێشەیەکی گەورە هەم بۆ خۆیم بۆ خێزانەکەی دروستەکە بۆ یەک پێم وتی ڕێگا ڕاست و دروستەکە وەیە پەنابەرێ بۆ دادگا ئەگە خۆی توانی یەکەم کەس لەگەڵ دایک و باوکی خۆی ئەگەر دایک و باوکێکی هادی و ڕۆشنبیری هێولیان ڕائەبینێ ئەزان کێشەکەی بۆ حەلەکەن پەنایان بۆ بەرێ ئەزانی ترسێکەی لە دڵیا بەرامبەر بە دایک و باوک پەنابەرێ بۆ دادگا لە دادگاکانە دادوەری زۆر باشەیە لە کۆڵەری زۆر باشەیە
و توێژە کۆمەڵایەتی زۆر باشەیە ئێمە وەکو زۆربەی زۆری محامیەکان خۆبەخشانە زۆرە چینە ناو کەیسەکانەوە پەنامان بۆ بێنن ئێمە لە خزمەتیان ناین و کێشەکانیشیان بە باشترین شێوە بۆ چارەسەرەکەی. وەڵی هی ئێستا خۆتە زانی زۆر ئاسانە بلۆککردن هەیە یعنی بلۆکیانکەن تەواویتر بۆ پەنابن لە مەسەجێکەوە بۆ دوان بۆ سییان مستحیلە هیچ کەسێک سە بگاتە خۆناغی یا ڕەشەکردن ئەکید مجاملەیەکی پێشوەخت هەبووە ئەگید ڕسم ناردن هەبووە ئەکید ڕاگۆڕینەوەیەکە بۆ پێشوەخت ئەوە وەکۆڵە پەیژەکە قۆناغی کۆتایی پلەکانی پەیژەکەیە ئەگەر خۆت بە پلەکانی کە لەگەڵی شان بەشان سەر نەکەوتبی ناگاتە قۆناغی ڕەشەکردن بۆیە هەڵەکە لە مجاملەکەیە بەڕاستی گاکە ڕووی لە کرانەوە کردووە لە هەر کۆمەلگایکیش کە شتێک تازە بێ بەتابەت بەکارهێنەرانی تۆڕی کۆمەڵایەتیەکان هەرێمی کوردستان وە ئاسانی سیاری ئینتەرنێت بەو شێوازە و پەروەردەشمان لاوازە بەجددی دایک و باوک خەمساردن دایک و باوک خۆی ئێستا هەنێ دایک و باوکمانێ پێویستی بە پەروەردەیە چ جای ئەوەی بێت مناڵی پێ پەروەردەکەی بۆیە جەریمەکان ڕوو لە زیابوونە شێوازی بەکارهێنانی موبایل هەڵەیە و دایک و باوکێکی ئەکتیڤ و فعال و ڕۆشنبیری ئەوێ ئەمڕۆ بتوانێت مناڵ کۆنتترۆلکە ئەجا ئەتوان بڵێن کێشەکان کەمە بێتەوە هەموو یاسایە کە دەرەچێت ڕاستە بۆ کۆنتترۆلکردنی کۆمەلگاکەی بەڵام بەڕای من پێش جێبەجێکردنی یاساکە ڕۆشنبیکردنی کۆمەلگاکە گرنگترە بە پێچوانەوە یا تونترین یاسایە و بەقوەترین یاسایەوەیەکێکە لە یاسانەی من خۆم بە یاسایەکی زۆر باشی ئەزانم و زۆر بە یاسایەکی ضروری ئەزانم بەڵام بەداخەوە هەر لە حەدیەکانیە کە بتوان کۆنتترۆلی خەڵکەکە بکە بۆیە وەک پێم وتی ئێمە وەکو خۆمان وەکو محامیەکان لە زۆربەی مەکتەبەکانە سیمیناراتەکەین ڕۆشنبیری لەباری یاساکەەوە ئەگەر خەڵکەکە ڕۆشنبیری لەباری یاساکەشەوە هەبێ جورئەتی ئەوە ناکە و جەریمەیە بکات چکە یاساکە زۆر توندە من ئەڵێم یعنی بەکارهێنانی موبایل و تۆڕە کۆمەڵایەتیان شتێکی باشە تۆ دنیایەکی ینی ئەمڕۆ دنیا وایە ئەبێ ئاگاداری دنیا و دەوروبەرەبی چی ئەگوزارێ چی ئەکرێ بەڵام مجاملەی شخصی لەگە خەڵکانێکی نەناسرا و باش نییە بانەچەنا ئەو تەفاسیلەوە پێویست ناکات یەکەڵ بە کەسایەتی هیچ کەس ببی ئەو کللتورە شتەرەکەن وڵا فڵان پۆستم کردو لایک و کۆمنتم زۆرە لایک و کۆمنت زۆر بوون شخصیەتی ئینسان قرس ناکات پەیجەکەم لایکی زۆرە بەمە شخصیەتی تۆ دروست ناکات بۆیە بەجددی وازم شتە خەیاڵیانە بێنن بۆ خۆیان بژین و بزانن چۆن ئەژین بۆ هەوڵ بن فەراغەکانیان پڕکەنەوە گروپات دروستکەن گروپی شاخەوانی گروپی کللتوریە گروپی هوەریە چوونە دەرەوەیە بچەم مەتعامەکانەوە دۆندرمەخانەکانەوە گروپ کەسە نزیکەکانێک هەوڵ بن بە حەد شێوازێ بووە فەراغەکانی ژیانی خۆیان پڕکەنەوە هەم بۆ چاویان خراپم بۆ مێشکیان خراپم بۆ لانی کۆمەڵایەتیان خراپە بۆ لایەن دەرونیان خراپە بڕوات بێ 3 سەعاتێکە لەسەر مۆبایلی لە برێوەی مرتاح بێ و دقی مۆبایلەکە ئەمجا سەرێش اینجا گێژ بوو ئیشتیات نەماوە خەوتیە بۆیە دژمنی ئەمڕۆ گەنج مۆبایلەکەیەتی ئەگە نەزانیان بەکاری بێنێ لە حەدی خۆی تێپەڕێ